لەکەوە دەست پێ بکەم یعنی ئازاری ناخی من بە جۆرێک لە جۆرەکان ئەوەندە زۆرە زۆر کات کە خۆم دانیشم بەزین بەخۆمایەتەوە بە تەنیا دانیشم مامۆستاگە من لە مناڵیەوە بەهۆی ئەوەی کە مناڵ بووم دەرزیان لێیاوم دەرزەکە بەخەڵەت لیان ناوم ئەوەی کردبوو کە قاچی ڕاستم پشەلێ زۆر ناخۆش و مامۆستا من هەر لە سەرەتای چوونە مەکتەبم لەلایەن ڕەفیقەکانمەوە گاڵتەم پێ ئەکرا هەرتم زۆر ناخۆش مناڵێک لەلایەن ڕەفیقەکانەوە پیانەوتم کچە شلەکە ببوورە مامۆستاگیان کە باسی ئەەکەم بە جۆرێک لە جۆرەکان ڕقم لە خۆمە بێتەوە ڕقم لەو مناڵانەشە بێتەوە کەوایان لێکرد کەوایان پێوتم مامۆستا کەوایان من زۆرم حەز لە ئەو بوو کە ڕۆژێک لە ڕۆژان وەکو ئەکتەرێک لەسەر شاشە دەرکەوم یاخود وەکو شانۆکارێک ئەوەی کە لەسەر دەور ئەبینێت مامۆستا من مناڵم ئەو کاتە ئەموت خۆزگە منیش وەکو ئەو کەسانەی کە ئاهاتن بۆ مەکتەبەکەمان دەوریان ئەبینی منیش ڕۆژە شتێکی ئاوام کردیان زۆر کات لە فیستیڤاڵی مەکتەبەکانمانە کە ئەکرا من زۆرم حەز لێ بوو دەور ببینم جا من ئەڕۆشتم بۆ لای مامۆستاکان خۆ هەڵ ناگرێت مامۆستاکان هەوڵیانیان شتێکی دەورێکیانیانە کە زۆر ئەزیەتی خاچم نەیات بەڵام زۆر ناخۆش بوو لە دوایە ڕەفقەکانم پیانەوتم ئەوە ئەگە باوکە پارەی نەبووایە نانێشتەوە دەورە ببینی ئەوە باوکە پارەی یا بە مدیرەکە مامۆستا کەسە بەسێکم زۆر بێتاقەتم ڕقم لەو تەلەوانەشە بۆوانە هەرچۆنی وا بوو بەردەوام بووم هەر خانەکەم هەرچۆنێ بوو تاوەکو سەی ناوەندیم هێنا هەستمە کرد کاتێک ئەچوومە بەردەم ئەوێنە کە جلەکانی دایکم لەبەرە کرد ئەچوم دەورمەگەڕا لە سەیژنی دراوسەکانمە کردەوانە جا دایکم زۆر جار گاڵتەی پێکرد وەڵا کچمەوە چییە بەزانە لە سەیژنی دراوسێ بکەرەوە عیبە ئەوە نادایە من حەزەکەم گەورە بم ئەبم بە ئەکتەر بەڵام لەگە گەورە بوومە وردە ئەم خەونە گەورە بوو بەڵام بە ئازارەوە گەورە بووم هەرچۆنێ بێت سوپاس بخوا داوای سیناوەندیم تەواو کرد چوومە پێماگەی هونەرە جوانەکانەوە خۆ هەڵ ناگرێت مامۆستایانی ئەوێ باشن هاوکارت ئەکەن سێری ئەوە ناکەن کە تۆ کە بە مناڵی پیانەوەتم کچە شەلەکە سێری ئەوە ناکەن کێسە پێچەڵەن کچە شەلەک ئەوان زیاتر گرنگی بەتوانان بەڵام مامۆستا جیاوازە لەگەڵ تەلەبەیە لەوێ تەلەبەیە 16 ساڵە زۆر بیکردنەوەی جیاوازە لەگەڵ مامۆستایە کە چەندێکە تەمەنی لە کارەکە بەسەر بردووە لانیکەم مەعاناتی دەوروبەرەکەی و خوێندکارەکانی ئەزانە هەموو کاتکە لە دەورەکانە ئەیتر مامۆستا جاری وا هەبوو دەوری بەسەر خوێندکارەکانە داوەشە کرد دەوریشان ئەیا بە من خۆخواڵ ناگرێ دەورێکیشان ئەیا بە من کە زۆر ئازیەتم نەیات چکە کە ئەڕۆشتم تۆزە قاچم ئازاری ئەیام ڕاستە بە شەلی ئەڕۆشتم بەڵام هێشتا ئازارێکە بوو لە قاچمان چکە زۆر سەردانی دکتۆرم کردبوو بەڵام دیار بوو کە قاچم چەند سانتیمێ کورت ببووە چارەسەرێکی زەحمەت و پارێکی زۆریشی تێچوو وەڵا هەرچۆنی بێت مامۆستاگیان بەردەوام بووین ینی لە کاتێکا کە مامۆستاکان شانۆیان پێکردن یاخود چالاکیمان هەبوو بەڵام ئەگەم لە ڕەشقەکانە بوو ئەموو کات پیانەوتم ئەوە ئەگەر کچی دەوڵەمەند نەبووایە ئەو کچە شەلە کێ هێڵە مامۆستاکان وەریانەگر لەناو پێمانگایە ئەی مامۆستا زۆر ناخۆشە خەڵکی ئێستا زۆر بێویژدانن هەنێک تەنیا وا سێرت ئەکەن لەبەرەوەی تۆ نقسانی کە مەندامەیەکت هەیە وازانن ئیتە تۆ ناتوانانی هیچ شتێ بکەیت بەڵام بەخۆوە نییە یعنی با کەمەندامین یعنی ئێمە کەمەندام ناتوانین هەنگاوەکان بنین ناتوانین ببین کەسێکی سەرکەوتوون ئەوەی خۆش بوو هەرچۆنێک بوو مامۆستاکان هاوکاریانە کردین یعنی دەورە چۆپەنم ڕەفقەکانم زۆر لەگەڵمان نابوون یان زۆر حەزیان ناکرد لەوەی کە دەور بگێڕن کاتێک کە دەورەکان لەگەڵ منە بوو بە بیانوێکی ترەوە خۆیان لابرد یاخود ئەچوون لای مامۆستاکانیانەوە مامۆستا دەورەکەی ئێمە بگۆڕە حەزیان ناکرد لەگەڵ منە زۆر تێکەڵ بن نازانم یعنی تاوانی من چییە کە کەم ئەندام بووم تاوانی من چی بوو کە ببوورە یعنی حاڵم باش نییە چکە وام لێ هاتوو ڕقم نەخۆشوە هەنێکات ئەمن باشە من سوودێکم نییە بۆ خۆم ئەی سوودم بۆ دایک و باوکیشم نییە ئەی سوودم بۆ کۆمەلگا چۆنە بێت ئەوەی ناخۆش بوو کاتێکیش کە دەرهێنەرێک ئاهات ئەیویست ئەکتەرێک وەرگێ خوێندکارێک وەرگێ وەکو ئەکتەر بەشداری پێ بکات لە فیلمەکانیە هەموو کات هاتن سەری کچە جوانەکانیانە کرد سەری کچانەیانە کرد کە باڵیان بەرز بوو کە جسمێکی جوانیانە بوو کە وەکو من شەل نەبوون چکە زۆر کەس پێوتم ئەو کچە شەلەکەیە مامۆستا خۆم زۆر کات دەچووم بۆ لای دەرهێنەرەکە یعنی پێم وت منیش ئەتوانم بەخوا زۆر دەورم باش و مامۆستاکانم شایەتی ئەوەن کە من زۆر بە باشی کرد ئەم کاتی بە بیانوێت بەڕێیانە کردم پیانەوتم ناخاتون ئاخر دەورەکەی ئێمە زۆر ڕۆشتنی تایە یان دەورەکەی ئێمە ئەو کوڕەی کە لەگەڵ یاتی حەز ناکات زۆر بەرکەوتنی هەبێت لەگەڵ تۆیە زۆر ناخۆش بوو ئەو قسانەی ئەوان هەموو کاتێک دەرونی منی ئازارەیە